بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان 29 ساڵ تێپەڕ دەبێت بە سەر کیمیابارانکردنی هەڵەبجە لەلایەن ڕژێمی دیکتاتۆری باسەوە. دوای 29 ساڵ کەیسی هەڵەبجە لە ئاستی نێودوڵەتی بە جینۆساید ناسێنراوە. حکوومەتیش کە سوکاری شەیدان و بەرکەوتوانی چەکی کیمیاوی فەرامۆش کردووە. لە میواندارێک لە بەڕێزان دکتۆر هەورامان گەچێنەی ئەندامی پەرلەمانی کوردستان لە ستۆدیۆی سەرەکی هەروە لە هەڵەبجەوە ئاراس عابید جێگری سەرۆکی کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە تاوتوی ئەم پرسە دەکەین. لا سەرەتادا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. 29 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر کیمیایی بارانکردنی شاری هەڵەبجەدا لەلایەن ڕژێمی باسەوە کە تێیدا 5,000 کەس شەهید بوون و دەیانی تریش بریندار بوون. یادی 29 ساڵەی کارەسات و جینۆسایدی هەڵەبجە لە کاتێکدایە پارێزگای هەڵەبجە و کەس و کاری قوربانیان لەلایەن حکوومەتی هەرێم و دەسەڵاتدارانەوە فەرامۆش کراون. لە ڕووی خزمەتگوزاریەوە حکوومەتی هەرێم لە ماوەی 26 ساڵی ڕابردوودا ئاوڕی جددی لە هەڵەبجە نەداوەتەوە و دەیان بەرکەوتووی چەکی کیمیاییش بەهۆی چارەسەر نەکردنیانەوە گیانیان لەدەستداوە. دوای 29 ساڵیش لە کارەساتەکە تاوەکو ئێستا نەخۆشخانێکی تایبەت بە چارەسەرکردنی برینداران و بەرکەوتوانی چەکی کیمیایی لە پارێزگای هەڵەبجە بوونی نییە. لە ژێر فشاری خەڵکی هەڵەبجە حکوومەتی هەرێم لە 13 سەی 2014 بڕیاریدا هەڵەبجە بکرێتە پارێزگا، بەڵام دوای تێپەڕبوونی 4 ساڵ بەسەرە و بڕیارە تاوەکو سەرجەم پێداویستیەکانی بە پارێزگابوون بۆ هەڵەبجە دابین نەکرا و بودجەی تایبەتیشی بۆ دانەنراوە. لە 5/2/2015 پەرلەمانی کوردستان یاسای ئیدارەی پارێزگای هەڵەبجەی پەسەند کرد و بڕیاری پێکێنانی ئەنجومەنی پارێزگاکەیدا، بەڵام دوای زیاتر لە 2 ساڵ تا ئێستا ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە دەست بەکار نەبووە. سەراستی نێودوڵەتیش بۆ بە جینۆساید ناساندنی کارەسەتی هەڵەبجە حکوومەتی هەرێم هیچ هەوڵێکی جددی نەداوە. تاوەکو ئێستا لە دادگای تاوانی نێودوڵەتی کەیسی هەڵەبجە وەک جینۆساید نەناسێنراوە. لەسەر ئاسی عێراقیش لە دوای ڕووخانی ڕژێمی بەعس دادگای باڵای تاوانەکانی عێراق دوای 37 دانیشتن لە 7/1/2010 کەیسی هەڵەبجەی وەک جینۆساید ناساند و بڕیاری لە سێدارەدانی بۆریەکە لە عەلی حەسەن مەجید و سوڵتان هاشم و فەرحان موتڵەق و سابیر دووری دەرکرد. لە بڕیارەکانی دادگای باڵای تاوانەکانی عێراقدا هاتووە دەبێت قەرەبووی مادی و معنەوی کەسوکاری شەیدان بکرێتەوە، بەڵام حکوومەتی عێراق داوای لێبوردنی نەکرد لە دانیشتوانی هەڵەبجە و قەرەبووی مادی کەسوکاری شەیدانیش نەکرایەوە. ساڵانە بە شێوەیەکی ڕۆتینی لەلایەن دەسەڵاتداران و یادی جینۆسایدی هەڵەبجە دەکرێتەوە. باشترین یادکردنەوەی جینۆسایدی هەڵەبجەش بە جینۆساید ناساندنی کەیسەکەیە لە ئاستی نێودوڵەتی و قەرەبووکردنەوەی زیان لێکەوتووان و ئاوردانەوەی لە بەرکەوتوانی چەکی کیمیایی. بێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانم کاک دوکتۆر بەخێر بێنەگە سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. بەیانی 29 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر یادی کیمیابارانکردنی هەڵەبجە. پێتان وایە ساڵانە دەکرێت چۆن ئەم یادە بکرێتەوە و باشترین یادکردنەوە بۆ ئەم جینۆسایدە چیە؟ بەڵێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على حبيبنا محمد وآله وصحبه أجمعين. سپاس بۆ جەنابتان و سپاس بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویست. لێرەوە لە یادی 29 ساڵ ئەو فاجعە ئەو مەئساتە گەورەی کە بەسەر شاری هەڵەبجە هات لەلایەن دەسەڵاتدارانی بەغداوە. دوعای خێرم هەیە بۆ شەهیدەکان، خوای گەورە پلە و مەقامیان بەرزکاتەوە. بەداواکارم لە خوای پەروەردگار کە ئەوانش کە تاکو ئێستش هەر بەو ئازارەوە ئەناڵێنن لەوانەی کە بریندار بوون، خوای گەورە شیفان بۆ بنێرێت ئینشاءالله. لە ڕاستیدا من بە قەناعەتی خۆم قسە ئەکەم
پێم وایە گەورەترین یادکردنەوە و باشترین یادکردنەوە بۆ هەڵەبجە و هەڵەبجەیەکان و کەسوکاری شەهیدان و قوربانیان و بریندارەکان بریتی بوو لەوەی کە دەسەڵاتدارانی کوردستان دەسەڵاتدارانی خۆماڵی کوردی خۆمان خاوەنی وەفا و ئەمەک بوونایە بەرامبەر بە هەڵەبجەیەکان ناکرێت 29 ساڵە هەڵەبجە هەروەکو خۆی وایە زۆربەی کەلاوەکانی هەڵەبجە و زۆربەی شەقامەکانی هەڵەبجە هەروەکو 16/1978 وایە ناکرێت لە دوای 29 ساڵ هەڵەبجە ئێسش هەر بۆنی کیمیاوی و بۆنی خەردەری لێبێت ناکرێت ئێستاشی لەگەڵا بێت بریندارەکان هەروەکو 29 ساڵ لەمە و پێش بن ساڵانە کۆمەلە بریندار وەفات ئەکەن شەهید ئەبن لە ئاثار و لە شوێنەواری برینەکانیان بەداخەوە بە کورتی من پێم وایە یادکردنەوەی ئەو جینۆسایدە گەورە تەنها بەوە نابێت کە ڕۆژێک دابنرێ و لە قاعەیەکە و لە شوێنێکە چەند سرود و چەند پەخشانێکی تێدا بخوێنرێتەوە و ئیتر ئاو بێنە و دەست بشۆ و کۆتایی نەخێر پێم وایە باشترین یادکردنەوەی هەڵەبجە بە نەزەری من ئەوەیە کە یاسای ئەو یاسایە جێبەجێ بکرێت کە ئێمە لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان ئەو یاسایەمان دەرکرد خۆشبەختانە کە بریتی بوو یاسای لە یاسای پایتەختی ئاشتی هەڵەبجە بڕیاردرا کە پایتەختی ئاشتی بێ بەڵام بۆ جێبەجێ نەکرامە جێبەجێ نەکراوە بۆ جێبەجێ نەکراوە پێویستی بە چییە؟ بەڵێ طبعا ئێمە ئەو یاسایی کە دەرمان کرد بۆ معلوماتی بەڕێستان و ڕای گشتیش و بەتابەت خەڵکی هەڵەبجەی خۆشەویست ئەو یاسایە زۆر گرنگ بوو بۆ هەڵەبجە ئەگەر ئەو یاسایە جێبەجێ بکرێ پێم وایە هەڵەبجە زۆربەی زۆری برینەکانی ساڕێژ ئەبێت و هەڵەبجە تەقەدم و پێشچوونێکی زۆر باش بەخۆی بینێت چونکە لە یاساکەدا خۆشبەختانە بە پێشنیازی بەندە وەکو ئەندامێکی پەرلەمانی کوردستان کە لە مناقەشە یاساکا بووم مادەیەکم پێشنیاز کرد کە زیاد بکرێت بۆ یاساکە ئەویش مادەکە بریتی بوو لەوەی کە ئەوە خۆشبەختانە تەثبیتیش کراوە دەنگی پێدرا ئەندامانی پەرلەمان دەنگیان پێدا ئەوەی کە بەندە بڵێن پێشنیازم کرد لە مادەیەک زیاد بکرێت بۆ یاساکە و بە قازانجی هەڵەبجە زۆر بە عەجیب ئەشکێتەوە گەر جێبەجێ بکرێت ئەویش ئەوەیە دەبێت بە وشەی دەبێت ینی واجبمان کردووە واجبمان کردوە سەر حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر مؤسسەی تەنفیزی پێویستە لەسەری کە پایتەختی ئاشتی هەرچی شتێک کە پایتەختێکی ئاشتی داخوازی ئەکات پێویستە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەڵەبجەی جێبەجێ بکات بەڵام جێبەجێ کردووە هیچی جێبەجێ نەکردووە هیچی جێبەجێ نەکردووە پایتەختی ئاشتی بێ لە 1970 ئەو شارە سەوز بێت پایتەختی ئاشتی ئەبێ هەرچی مؤتەمەر و کۆنفرانس و کۆنگرە و کۆبوونەوەی ئاشتی هەیە لەو وڵاتەدا هەمووی لە پایتەختی ئاشتی ببەسرێ ئەمە پێویستی بەوە هەیە کە هەڵەبجە چەندین ئوتێلی گەورەی تێدا بێت چەندین هۆڵی گەورەی تێدا بێت تاکو ئەمە تێدا جێبەجێ بکرێت هیچی نەکراوە مەبەستم بوو کە ئەو مادەیە زیاد بکرێت بۆ ئەوەی هەڵەبجە فعلەن پایتەختی ئاشتی بێ و مستەلزیماتی پایتەختی ئاشتی بۆ جێبەجێ بکرێت بەڵام بەداخەوە بۆ لە کوردستانی ئێمە زۆر بەداخەوە یاسا هەر حیبڕون عەلە الوەرەقە وەکو باقی شتەکانی تریشیان جێبەجێ ینی بە کوردی بە نەزەری من باشترین یادکردنەوەی هەڵەبجە ئەوەیە کە ئەو یاسایانەی کە بۆ هەڵەبجە دەرکراوە لە بەرژەوەندی هەڵەبجە و کەسوکاری شەهیدان دەرکراوە لە پەرلەمانی کوردستان بۆیان جێبەجێ بکرایە ئێستا هەڵەبجە ئەنجومەنی پارێزگاکەی ئیشی بکردایە کاری بکردایە سوپاس دەکەم ئەمە یادکردنەوەی هەڵەبجەی حەقیقیە قسە لەسەر پارێزگای هەڵەبجە ئەنجومەنی پارێزگای دەکەین ئەگەر بچینە لای کاک ئاراس عابید کە لە هەڵەبجە و لەگەڵمانە کاک ئاراس زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا دوای 29 ساڵ سەبارەت بە دۆخی کەسوکاری شەهیدان و بەرکەوتوانی چەکی کیمیایی چیە کە ئێوە کۆمەڵەیەکن کە داکۆکی لە مافی کەسوکاری شەهیدان و بەرکەوتوانی چەکی کیمیایی دەکەن
گەرم لە بینەرانی خۆشەویست ئەگەر ڕێگەم بە سەرەتا پێم خۆشە سەری ڕێز و نەوازش دانەوێنم بۆ سەرجەم بنەماڵەی شەیدان و بریندارەکان و ئەو هاوڵاتیانەی کە ساڵانێکی دوور و درێژە بەدەست نەهامەتی و ناڕەحەتی و برینداری و ئازاری دوای تاوانی کیمیابارانی هەڵەبجەوە دەناڵێنن. سپاس بۆ کەناڵە بە ڕێزەکەتان. سپاس. دیارە من وەک نوێنەری کەسوکاری شەیدانی کیمیابارانی هەڵەبجە کە جێگری سەرۆکی کۆمەڵی قوربانیان بوو یەکێکم لە ئەو بنەماڵانەی کە زۆرترین قوربانیم هەیە. دیارەخوا هێشتمیەتەوە بۆ ئەوەی شاید حاڵ بم لەسەر ئەو تاوانەی بەرامبەر بە هەڵەبجە و هەڵەبجەیەکان کراوە تا ئەو تەمەنەشم هەبێ خۆبەخشانە لەگەڵ هاوڕێکان و هاوڕێی شیرینم جەنابی مامۆستا مەلا هەورامان و چەندین دۆستی تر و ژمارەیە کەسانی خۆبەخشکار لەسەر بە جینۆساید ناساندنی کەیسی کیمیابارانی هەڵەبجەیەکی لەسەر ئاستی دەرەوە. دیارە بە خۆتان باشە زانن تاوانی کیمیابارانی هەڵەبجە ئاسەوارێکی زۆر دڵتەنگی بەجێهێشتووە لە ناو هەڵەبجەیەکان. دیارە مەبەستم هەڵەبجەیەکان بە هەموو سنووری هەورامان و تا دەگاتەوە ئەو شوێنی کە بۆنی چەکی کیمیاوی گەشتوێتەوە و هاوڵاتیان تایە شەید بوونە لە سیروان و بیارە و تەوێڵە و تاگاتەوە هاوڵاتیانی شیرینی سەی سادق. بەداخەوە لە کەسێکەوە بۆ کەسێکی تروە لە بنەماڵەیەکەوە بۆ بنەماڵەیەکی تر ئاسەوارەکەی بە شێوەیە لە شێوەکان دەرەنجامێکی تایبەتی هەیە لەسەر تاک بە تاکی خێزانەکان. ئێمە دیارە لە سەرەتا کە هەوڵمان داوە لە پاش ڕاپەڕینەوە جێگەی خۆمان دروستکەین. بەڕاستی خەڵکی هەڵەبجە کاتێکە ئاوارەی ناوخاکی ئێران بووە هەر خۆی جلوبەرگەکەی بووە هەر خۆی ئەو پێناسەی ئەگەر پێشی بوو بێت بە برینداری داغڵی ناو نەخۆشخانەکانی ئێران کراوە خۆ ئەگەر دەرگای ڕەحمەتی هاوڵاتیانی ئێرانی نەبووایە بەڕاستی ڕێژەی شەیدبوونی هاوڵاتیان زۆر لەو ڕێژەیە زیاترە بوو کە ئێمە پێشبینیمانە کرد. دیارە کاتێکیش کە هاوڵاتیان گەڕاونەتەوە و عەفواتی بەناوڕژێمی عێراق داوای کرد کە هاوڵاتیان بگەڕێنەوە میوانی سەرخاکی هەرێمی خۆیان هەموو هەڵەبجەیەکان دەزانن کە بەداخەوە جارێک تر حکوومەتی عێراقی تاوانێکی تری گەورەی دەرهاق بە خەڵکی هەڵەبجە کردەوە بوو نەی هەڵا بگەڕێنەوە سەر شاری هەڵەبجەی خۆشەویست هەستا شارێکی تری دروست کرد بە ناوی مەدینە سەدامیەت حەلەبچە و تەنانەت لەوێ جیاوازی لە دابەشکردنی زەویزار و دروستکردنی خانوو لە بینی هاوڵاتیەکان ناکرد لەبەرەوەی کێشەیەکی تری خێزانیش دروست کات و ئەوانش کە ماون بەڕاستی تووشی گێشە گرفت بن. بەمەشەوەنەوەستا کە ئەوانی لە ئێران گەڕاینەوە بردنیە وەردوگا زۆرەبرەکانی گردەچاڵ و بەرحشتر و شوێنەکانی تر تەنانەت لە ناو سلێمانی کە سلێمانی بۆ ئێمە دایکە لە دوای هەڵەبجە لەوێشەوە نیانێڵا کە هاوڵاتیانی هەڵەبجە ژیان بەرنەسەر. ئێمە کاتێک گەڕاوینێتە هەڵەبجە هاتوونێتە سەر ماڵێکی وێرانە بە گیرفانی خاڵیەوە گەڕاوینێتەوە زۆرێک لە کەسوکاری شەیدان زۆرترین قوربانیمان بەخشی بوو سەرکی خێزانەکەمان لە دەزیا بوو بژێوی ژیان زۆر ئاستەم بوو چونکە بەڕاستی هیچ ژیانێک لە ناو شاری هەڵەبجە نەبوو بەڵام ئومێدمان هەبوو کە دەبێ هەڵەبجە زیندووکەینەوە و توانیمان بەپێی ئەو توانە و ئیشکردنی خۆمان بەپێی دەست و پەنجەی هەڵەبجەیەکان و بە هاوکاری کەسانی خێرخواست ئەو هەڵەبجەیە دروستکەینەوە کە ئێستا هەموو لایەکمان قسەی چاکە و خراپەی لەسەرەکەین ڕخنەمان لە دەسەڵات هەیە باسی پێشنیار و بەرنامەسازی بۆەکەین. ئێمە وەک کۆمەڵی قوربانیان کە نوێنەری کەسوکاری شەیدانە لە ڕابردووە ئەوەی کە ئێمە توانی بێتمان بینی بێتمان نوێنەرایەتیمان کردووە تا ئەو شوێنی کە دەسەڵات لێی وەرگرتوین. دەسەڵات زۆر جار ڕوبەڕوومان بووەتەوە زۆر جاری گوێی لێگرتوین. ئێمە هەندێک دیگەرانی تایبەتی هەیە لە ناو هەڵەبجەیەکان بە تایبەت ئەوانەی کە لە ناو هەڵەبجە ژیان بەسەرەبین و ئەوانەشمان کە نەیانتوانیەوە بە شێوەیە لە شێوەکان بگەڕێنەوە ناو شاری هەڵەبجە دڵیان لە لای هەڵەبجەیە و هەمیشە ئاوات بەوە خوازن هەڵەبجەیەک بێت کە وەک مامۆستا فەرمووی بەڕاستی شاری پایتەختی ئاشتی بێت پێناسەی مەزڵومیەتی گەلی کورد بێت. دیارە وەک لای هەموو لایەک ئاشرایەکە هەڵەبجە بەدەستێکی زۆر بەهێز لێ درراوە وە باوەڕم وایە کە پێویست بەواکە کە بەدەستێکی زۆر بەهێز هەوڵی زیندووکردنەوەی بدرێت. ئەوەی جێگەی نیگەرانیە کە لە ساڵانی ڕابردووە کاتێ حکوومەتی عێراقی کە گۆڕانکاری بەسەرا هاتوو یەکێک لەو پاڵنەرانی کە کاری لەسەر کرا بۆ ڕوخانی سەدام حوسێن هەڵەبجە بوو کە هەردوو کۆنگرێسمان هەم جمهوریەکان هەم دیموکراتیەکان وەک ئەمریکا هەڵەبجەیان بەکارهێنا کە ئێمە ژمارەیە شاید حاڵ بەداخەوە مامۆستا کامیل ئێستا باری تەندروستی خراپە یەکێکە لەو کەسانە لەگەڵ بەددا ڕوبەڕووی ئەندام کۆنگرێزمانەکان بووینێتەوە کە بەڵێ ڕەزامەندی لەسەر ڕوخانی سەدام حوسێن
هەڵەبجە بەکارهات بۆ خستنی حکوومەتی عێراقی هەرچەنە سیاست بە شێوەیەکی ترە بەڵام توانیان هەڵەبجە دارێک بەکاربێنن بەداخەوە ئێمە باوەڕمان وا بوو کە پاش ڕوخانی سەدام حوسێن حکوومەتی عێراقی کار لەسەر ئاوەدانکردنەوە زیندووکردنەوەی خەڵکی هەڵەبجە و ئەنفال و بارزانی و ئەو کوردە فەیلیەکانەکە دە و شوێنانی کە بە جینۆساید ناسێنراوە و پاشانیش کە پەرلەمان دروست بووە باوەڕمان وا بووە کە کاری جددی لەسەر خزمەتی تەواوەتی کە سوکاری شەیدان و بریندارەکان و تاقانەکان و ونبووەکان دەکرێت ئێمە لە ناو کەیسی کیمیابارانی هەڵەبجە جۆرێک لە ئێش و ئازاری تایبەتی لە ناو تاک بە تاکی هەڵەبجەیەکان هەیە و بە ئێستاشەوە کە قسە لەگەڵ جەناب تاکەم پێێنێنە یادی 29 ساڵەی کیمیابارانی هەڵەبجەوە جێگەی نیگەرانیە چه حکوومەتی هەرێمی کوردستان و چه حکوومەتی عێراقی بە هیچ شێوەیەک خۆی نادا لە قەرەبووی زیانە مادیگیانەکان خۆی نادا لە قەرەبووی ئەوەی کە بەرنامە و پلانێکی هەبێ ئاخۆ کەی کار لەسەرەوە بکات قەرەبووی زیانەکان بکاتەوە لە کاتێکە حکوومەتی عێراقی بە ڕەزامەندی حکوومەتی هەرێمی کوردستان چکە سەرکۆمارمان کووردە زۆرێک لە سەرکردەکانمان لە عێراقا کوردن پەرلەمانمان هەیە واتە بە هەموو لایەکە و قرارە درراوە لە قوتی گەلانی عێراق ببڕێت بۆ کویت و ڕەزامەند بن لەسەرەوەی کە قەرەبووی زیانە مادی و گیانیەکانی 148 شەهیدی دووجێل بکرێتەوە بەڵام نەتوانرا لە قەناعەت بە حکوومەتی عێراقی بکرێت قەرەبووی زیانە مادی و گیانیەکانی دوای دووجێل ئەنفال و لە دوایەکان دوایەوانیش هەڵەبجە و بەداخەوە دوایەوانیش کوردە فەیلیەکان و دوایش سێ سادقی هاتوەتە سەر ئێمە بۆ خۆتان باش دەزانن تەمەنێکی زۆر کورد بەڕێوەیە باوەڕمان وایە کە ترسمان لە ململانە سیاسیەکان هەیە کە لە ئاکاری 25 ساڵی ڕابردووە ئومێدمان نەبێت کە بەڕاستی بە جددی کار لەسەر کەیسی هەڵەبجە بکرێت لەسەر جینۆسایدی هەڵەبجە بکرێت وەکو مامۆستا باسی کرد زۆرێک لەو بڕیارانی کە ئەدرێت ساڵانێکی دوور و درێژە جێبەجێ ناکرێت لە ئەوەی کە کاری لەسەر کراوە ئێمە پەیوەندیمان لەگەڵ سێ لایەنی سەرەکی هەیە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی شەیدان و تەندروستی و شارەوانیە دیارە ئێمە ئەو پەیوەندیانەمان لەسەر ئەو ئاستەیە کە کاری سەرەکیمان چارەسەرکردنی باری دەرونی و تەندروستی کە سوکاریش بریندارەکان و کە سوکاری شەیدان و هەڵەبجەیەکانە دوو شوێنی نیشتەجێبوونە سێمیەوە هاوکاریکردنی وەزارەتی شەیدان لە خزمەت گوزاریەکان تایبەت بە کە سوکاری شەیدان بەڵێ سپاس دەکەم کاگاراس دەتان ناشارینەوە زۆر تاکەم لە ناو هەڵەبجە خزمەت کراوە چێ لە ڕووی دروستکردنی خانووی کە سوکاری شەیدانەوە بەڵێ سپاس دەکەم دواتر دەگەرم و لای بەڕێزت کاتی زیاتر بە بەڕێزتان دەین سپاس دەکەم کاک تۆرەگە بگەرم و لای بەڕێزت سەبارەت بۆی کە بەڕێزوتت ئەو یاسانی کە لە خزمەتی پارێزگای هەڵەبجە و خەڵکی هەڵەبجەدان جێبەجێ نەکراون ئەو کارەکەی چێکەم یاسانە جێبەجێ نەکراون بۆ نمونە مەسەرەن لە مانگی 2014 بڕیاردە کە هەڵەبجە بکرێتە پارێزگا تا ئێستا سەرجەم بنەماکانی بە پارێزگا بوونی بۆ دابین کراوە دوای 4 ساڵ بەڵێ خۆی لە ڕاستیدا من ئەمە وەکو شایەدیەگەیدەم پەرلەمانی کوردستان بەتابەت ئەم خولی چوارەم لە ماوەی 1 ساڵ کارکردنیا بۆ خۆتان نەزان پەرلەمان 1 ساڵ ئەکتیڤ بوو کاری کردووە ینی تقریبا چەند یاسایەکی دەرکرد لە مەسلحەت و بەرژەوەندی هەڵەبجە یاسای ئیدارەی پارێزگای هەڵەبجەی دەرکرد یاسای تاقانەکانی دەرکرد بەڕاستی کە ئەوە یەکێک بوو لە خەلە گەورەکان لە یاسای ئیمتیازاتی کە سوکاری شەیدان و ئەنفال برای بەڕێزم کاک ئاراس ئاگادارەوە لێرەشەوە ڕاستی بەخێر هاتنی یەکەم برایکی بەڕێز و شیرینم پێشتر نەمزانی بوو کە ئەو تەشریفی لە بەرنامەکە هەیە بەخێر هاتنی یەکەم زۆر ڕێزم بۆی هەیە ئەو بەردەوام ئیتیسالمان پێکەوە بووە بۆ دوجار یاسایکی تر ئەوەی کە ئاماژەم پێگر یاسای پایتەختی ئاشتی ئەمانە بەڕاستی لە چەند یاسایەکی کەم کە ئێمە فریاکەوتین دەریکەین سێ یاسای گەورە لەسەر هەڵەبجە و لەسەر کە سوکاری شەهیدان و لە بەرژەوەندی و مەساڵحی هەڵەبجە دەرکرا بەڵام کاک حەکیمجان بۆ خۆت ئەزانی وڵاتەکەی ئێمە تاکو ئێستا بەداخەوە نەبووتە وڵاتێکی مؤسسی نەبووتە وڵاتێکە ڕێزی یاسا دەسەڵاتدارەکانی ڕێزی یاسا بزان یاسا چیە ڕێزی لێ بگرن و هەروەها یاسا جێبەجێ بکرێت من پێم وایە هەڵەبجە یەکێک لە هۆکارەکانی جێبەجێ نەکردنی یاساکانیش بەڕاستی هەر ئەو ململانەیە و سیراعەیەکە کە هەیە لە کوردستانە هەڵەبجە تاکو ئێستاش هەر گیرۆدە دەستی ململانەی سیاسیە هەموو ساڵە من ئەم قسە ئەەکەمەوە هەموو ساڵی خەڵکی هەڵەبجە ئەم قسە دووبارە ئەکەنەوە کاکە
لە ڕاستیدا بەسە ئیتر با حیزبەکان لەسەر هیچ شتێک ڕێک نەکەون با لەسەر هەڵەبجە ڕێکەوە هەڵەبجە ینی ڕەمزی مەزلومیەتی میلەتێکە هەڵەبجە سیمبولێکە لە هەر شوێنێکتر ئیختلافیان هەیە لەسەر هەر بابەتێک ناکۆکییان هەیە با لەسەر هەڵەبجە ئیتیفاقمان هەبێ لەسەر خزمەتکردنی هەڵەبجە و هەڵەبجەیەکان زۆر باش زۆر لەوە گەورەی بە بۆ چوونی بەڕێزت ئەو کێشەی کابوو لەسەر پۆز لەسەر پێگنێنانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە هەموو کێشەی سیاسی ینی بێڕێزیکردنە بەم سیاسی بوو هەموو کێشەی سیاسی بوو هەمووی ململانی سیاسی بوو هەڵەبجان کردو بە قوربان و بە زەحیەی ململانەکانی خۆیان بەڕاستی کە ئەمە خۆی بۆ خۆی مەساتێکی ترەکە بەسەر خەڵکی هەڵەبجە ئەهێنرێ کاکە ئەوانەی کە لە ناو کیمیاویەکە بوون ئەوە 29 ساڵی تێپەڕان ئەوە ڕوبع قەرنێکی تێپەڕان تاکوکەی ئەم حکوومەتە بیر ئەکاتەوە تاکوکەی ئەم بەناو دەسەڵاتە لە خەوی غەفڵەت و لە خەوی خیانەت نەک هەر خەوی غەفڵەت لە خەوی خیانەتیش بەخەبەر ئەبێتەوە تاکەی خیانەتە چۆن خیانەت نییە تۆ هەڵەبجەیەکە ڕەمزی مەزلومیەتت بێ هەڵەبجەیە تۆی ناساندە بێ بە هەموو عالەم هەڵەبجەیە تۆی ناساندە بێ بە هەموو دنیا هەڵەبجەیە لە چەند چرکەیەکە 5,000 کەسی لە گەورە و بچووک و مناڵی ئەو خەڵکە مەزلومەت یا چوو بێت هەڵەبجە گەورەترین فاجعەی لە سەدەی 20ەما و دووبارە نەبووەتەوە بە هیچ جۆرێک لە هیچ شوێنەکە هەڵەبجەیە ئەم ئەساتە گەورەی داوی هەڵەبجەیە بوو بێتە باشترین فاکتەر بۆ بەڕێوەچوونی شۆڕشی کوردایەتی و ئیعتراف پێکردنی تۆ خۆ لێ نەپێچیتەوە تۆ خۆ لێ نەپرسیتەوە تۆ بە جۆرێکی تر خەڵکەکەی بچەوسێنیتەوە چۆن ئەمە خیانەت نییە بەڕاستی خیانەتە و لە خیانەتیش ئەولاترە بەڕاستی خیانەتێکی نیشتیمانیە خیانەتێکی زۆر گەورەیە بەڵام نازانم ئەوانە هەستی پێ ناکەن بەڵام تاکو ئێسش هەڵەبجە دڵسۆزی نییە تاکو ئێسش ینی حکوومەتێک نەهات کابینەیەک نەهات کە ئیهتیمامی گەورەی بە هەڵەبجە بێ تاکو ئێسش نەمان بینی ئەو حیزب دەسەڵاتدارانە کە پاریان بەدەسە لە حتا لە کاتی دیعای ئینتیخابیشە هەڵەبجەیان نەکردووەتە ینی بڵێ فۆکسی بخەنە سەر و بروزی پێ بکەن و هەڵەبجە و خزمەت ئەوە شێ پاریان بە ناوی هەڵەبجە وەرگرتوی بۆ هەڵەبجە سرف نەکراوێت گومان لەوانە چۆن پارە بە ناوی هەڵەبجە پێیان نەکراوە هەڵەبجە بەتابەت لە کاتی خۆیان لە کاتی فاجعەکە ئەوە هەر باز ناکرێت بە ملیۆنەها دۆلاریان سەر پەیدا کردو بە ناوی هەڵەبجەوە بەو وێنانەی ئێمە بەو دیکۆمنت و وێنە تراژیریانەی خەڵکی هەڵەبجە هەموو دنیایان پڕ کرد بەڵام بەداخەوە هیچ نیەتێکیان نییە تاکو ئێستا بۆ ئەوەی کە بیرێ بکەنەوە لە خەوی غەفڵەت و خیانەت بە ئاگا بێنەوە زۆر باش بە گەنجی بۆ مەسلەی پارێزگای هەڵەبجە بڵێن مەسەرەن قەیرانی دارەیە بەس پێشتر و قەیرانە هەبووە کە ئاوڕێنی بێتە پاسە و کە هەڵەبجە نەدرێتەوە هەر جاری و بیانوێک هێنەوە ئەی خۆ پێش قەیرانی دارایی بۆ خزمەتی هەڵەبجان ناکرد خزمەتی هەڵەبجان بۆ ناکرد لە کاتێکە 5 ملیۆن دلار سەرفەکەن بۆ یادی کیمیابارانی هەڵەبجە بەڵام بریندارەکانی وردە هەموو وەفاتەکەن و ئەڕۆن 5 میلیۆن دلاری گەندەڵی دلار چۆن ئەوەی گەندەڵی تیاکرا ئەوەی کە ئەگەر شتێک هەبێت لە گەندەڵی خراپتر نازانم فەرهودی پێ ئەوترێ نازانم دزیدرا لەسەر ئەو گەندەڵی جەردەیی پێ ئەوترێ هەموو شتێکیان بەسەرەوە کرد کە سزادر لەسەر ئەو گەندەڵی کە لە 2013 لەسەر 5 میلیۆن دلار سزا بڵێ بە کەس وترا و بریچاوت کلیپەوەیە بە کەس نەوترا ئێسش لەو 5 میلیۆن دلار 1 میلیۆن دلاری لە بانکێکا دانراوە بە پێ وەسڵێکە لە بندەستی منایە کوچیان لێ کرد بریندارەکانیان بۆ پێنەبرد لە کاتی خۆیان پیاوێکی وەکو مامۆستا کامیل ئەو هەموو میحنەتە 29 دانە ساڵە ئەو حەبوو دەرمانە خوات لە دواوە کە تەواو هەموو شتێکی کۆتایی پێهاتوە اینجا ئینێرن بۆ ئەڵمانیا لە ئەڵمانیا پیان تۆ کاکە تۆ وایە 5 ساڵ 10 ساڵ 5 ساڵ لەمە پێش تۆ باهیتایە بۆ ئێرە تۆ لە کاتێکە هاتووی بۆ ئێرە ماسوولکەکان توانای ئەویان نەماوە کە ئێمە بتوانین نەشتەرگەریت بۆ بکەین ئێمە هاوارمانەکرد لە 89 هاوارەکەین ئەڵێن وەرن فریان ئەم بریندارانە بکەون ئەوانە کە شەهید بوون قەیناکە بەس وەفاتان هەیە بەرامبەر بە بریندارەکان وەفاتان هەیە بەرامبەر بە کەسوکاریان بەرامبەر بە مناڵەکانیان بەرامبەر بە ژنەکانیان بەرامبەر بەوانەی کە ئێستا شەو تا بەیانی ئەکۆکن و ئێش و ئازار و ئەتلێنەوە ئەمانە بەڕاستی ئەم بێوەفایی و بێ ئەمەکی و سپڵەیە کە لەمانە بینراوە لە بە درێژایی مێژوو نەبینراوە کاک حەکیم بەڵام ئێمە ئەم قسانە ساڵانە دووبارە ئەەکەینەوە چەند بارە ئەەکەینەوە هیچ نابیسنیانی زۆر بەداخ دواتر گنە مولای بەڕستان بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورتمانەی دوای ناوبڕەکە دەگەڕینەوە هەڵەبجە لای کاگە ئاراس لەگەڵمان بمێنینەوە.
ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. ئەسێ ئەمڕۆ جیاوازتر دەردەکەوێت. ئەسێ ڕنگ و هێز و توانایەکی نوێ پێشکەش دەکات. زیرەکێکی ڕاستەقینە و متمانە پێکراوە. ئەسێ Q6 نوێترین مۆبایلی زیرەکە و کردنەوەی لەلایەن پەنجەمۆری خاوەنەوە کار دەکات. ڕامی 3 گیگابایتەوە، میمۆری 32 گیگابایتەوە، کامێرای سەرەکی 13 مێگاپیکسلە و کامێرای پێشەوەی 8 مێگاپیکسلە. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان کاگاراز دەگەر بڕین و لای بەڕێستان سەبارەت بە ئێوەکو کۆمەڵی قوربانیان ئەو ئامارەی کەلاتانە سەبارەت بە مەسەلەی بەرکەوتوانی چەکی کیمیاوی تاکو ئێستا چەندە و تا چەند ئاوران لێ دراوتە یاخود فرامۆشکراون بۆ چارەسەرکردنی یاخود نەخۆشخانەیەکی تایبەت هەیە بۆ چارەسەرکردنی بەرکەوتوانی چەکی کیمیایی لە هەڵەبجە؟ بەڵێ سپاس بۆ پرسیارەکەت. وەڵا پێشەوەی وەڵامی پرسیارەکە بەمەوە حەزەکەم ئیزافەیە بکەمە سەر قسەکانی مامۆستا مەلا هەورامان سەبارەت بە ئەو 5 ملیۆن دۆلارەی کە بڕیار بوو قسەی لەسەر بکرێت وە بەڵکەوتی کۆمنتی لەسەرە بێ بە لای هەموو لایەک ئاشکرا بێت کە ئەو 5 ملیۆن دۆلارە کە لە یادی کیمیابارانی هەڵەبجەی 2013 سەرف کراوە بۆ ئاگاداری و بینەرانی هەموو لایەک نزیکەی 27 دەفتەری سەرف کراوە لە یادەکە ئەوی تری خەڵکی هەڵەبجە و ڕێکخراوەکان و کۆمەلگای مەدەنی و چون و توێژەکان ئاگایان لە شێوەی سەرفیاتەکەی نییە. هەندێک مەسروفاتی تایە کە خێمەیەکی 4 ساعتی 170 دەفتەری بۆ سەرف کراوە کە لە مێژووی هیچ وڵاتەکان نییە کە 170 دەفتەر 170 دەفتەر بۆ خێمە و بۆ هێنانی کورسی بۆ ماوەی 4 ساعت. بە هەر حاڵ ئەوە مەسلەیە کە لە بەردەمی هەموو هاوڵاتیان و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و پەرلەمانی خۆشەویستە. دێمەوە سەر پرسیارەکەی جەنابەت دیارە پێمان خۆشە بوو ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەو بڕە مەسروفاتانی کە سەرفی کرد بە شێوەیە لە شێوەکان هەقە من لێرەوە سپاسی و کەسولایەنانە بکەن بە تایبەت لە ناو وەزارەتی شەیدان کەسانی کاریان لەسەر بریندارەکان کردووە و سەرۆکایەتی هەرێم و خانمی یەکەمی عێراق و کەسانی خێرخواز لە ناو دەرەوەی هەڵەبجە دەستی هاوکاریان هەبووە بۆ بریندارەکان. بەڵام پێمان خۆش بوو کە ئەم شێوە مەسروفاتی کە کراوە بە بەرنامە بکرایە و هە لە سەرەتای دروستبوونەوە و زیندوکردنەوەی هەڵەبجەوە نەخۆشخانەیەکی تایبەت بە کیمیاباران هەبوایە. ئەو نەخۆشخانەیە ئەگەر هەبوایە زۆر کێشە و گیرروگرفتی جینۆسایدی وشەی جینۆسایدی تیا تەسبیت دەکرات و ئەو بریندارانەی کە هەیە بەو ئاقارە ناڕۆشن وەکوە مامۆستا مەلا هەورامان باسی کرد نمونەی کاکە عەلی و مامۆستا کامیل و مامۆستا کامیلەکانی تر کە بە ئازاری زۆر دڵتەنگیەوە کە بەداخەوە دوێنە داغڵی نەخۆشخانەی فارغ کراوەتەوە لە سلێمانی مامۆستا کامیل. ئەو نەخۆشخانەیە هەموو شتەکانی تەواو بووە. پێم وایە هێندە باسمان کردووە تەنانەت خۆشمان بێتاقەت بووی لە باسکردنی نەخۆشخانەیە کە شتێکی سەرەتاییە و دیارێکی سەرەتاییە کە 7 دانە ساڵە ئەو نەخۆشخانەیە کاری لەسەرکرێ کۆمپانیا بۆ کۆمپانیا دەوروتەسلیمەکات و نازانین شێوەی مۆعیدەکەی کەیە و کەی کۆتایی پێ. ئێمەوە کۆمەڵی قوربانیان پەیوەندیمان بە وەزیری تەندروستیەوە کردووە لە ڕابردووە ئەو کەیسە لای وەزارەتی شەیدان بووە. ئەگەر وێرایەوەی ئەگەر کەم و کوڕیش بوو بێت دەبێت دەستخۆشی لەوە بکەین کە چەند جارێک ئەو نەخۆشانە براونەتە خاکی ئێرانەوە بۆ چارەسەرکردن. بەڵام ئێستش نەچووە بچێ ئەوانەی کە باری تەندروستیان بە فعالی زۆر خراپە
دەبێت پەلە بخرێت لە هێنانی تیمی پزیشکی تایبەت بۆ ناو نەخۆشخانەیە کە سبێنێ یادی 29 ساڵی تاوانی کیمیابارانی هەڵەبجەیە هاوڵاتیان بزانن کە ئەو نەخۆشخانەیە نازانرێت کەی ئەکرێتەوە و کەی پزیشکی بۆ دانرێت تەکمیلی هەموو نەخۆشخانەکە کراوە ئەجیزەکانی هەموو بۆ دابین کراوە سپاس بۆ ئەو کەسانی کە ئەوانەیان تەکمیلە کردووە بەڵام لێرەوە کێشەکانمان دەست پێەکات لەناو هەڵەبجە ڕێکخراوێک هەیە ڕێکخراوی ژیان کە ئەڵمانیەکان سەرپەرشتەکەن دکتۆر ئازاد لەگەڵ تیمێکی خۆبەخش هەموو ئومێدێکمان ێستا ئەو نەخۆشخانەیە و لەگەڵ ژمارەیە دکتۆری هەڵەبجەیی کە دڵسۆزانە کار لەسەر نەخۆشی سم و دکتۆر کۆسار و چەندین دکتۆری ترە لەگەڵ نەخۆشخانەی هەڵەبجە کە هەچ کاتێ بەپێی ئەو دەسەڵات و ئیمکانیەتی لەبەردەم بە ڕێبەرایەتی تەندروستی هەڵەبجا بوو بێت درێخیان نەکردووە و هەمیشە کارمەندەکانیان لە خزمەتی برینا بەڵام کێشەکە لە چییە؟ کێشەکە لێرەیە کە بریندارەکان هەمیشە معاناتی ئەویانێ دەنگ بەرزەکەنەوە کە باری تەندروستیان خراپە بۆ معنای کە کاتێک تۆ چەندە خزمەتی کەسێک بکەیت هەموو کاتێک بڵێ چارەسەر نەکراوە واتە چارەسەر نەکراوە ئێمە ڕۆژانە بریندارەکانمان لەباری ناهەموارە ئێمە تەمەناکەین حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت وەزارەتی تەندروستی لە کەناڵەکەی بەڕێستانەوە پێیان دەڵێن ئەو نەخۆشخانەیە پەلە بکەن لەکردنەوەی و بە بەرنامە کاری لەسەر بکەن هەر هیچ نەبێ ئەو تیمە تەندروستی کە لە ناو هەڵەبجا هەیە کە ڕێکخراوی ژیانە بۆ چارەسەرکردنی باری دەرونی و تەندروستی کە سوکاری شەیدان کە زۆرێک لە بریندارەکانمان لەوێ چارەسەرکرێت ئەو تیمە ببەنە ناو ئەو نەخۆشخانە تازەیە بە هاوکاری لەگەڵ وەزارەتی تەندروستین من پێشنیارەکەم کە بە بەرنامە کاری لەسەر بکرێت ناونیشان یەکەم پۆلەلێکی تایبەتی بریندارەکان بکرێت چونکە ئێمە بە بەڵگە بەلامانەوەیە کەسانێک هەن کە لە دوای کیمیابارانەکە لەدایک بوون بەپێی بەرنامە و بەپێی پشکنین بۆ ماوەی نییە کیمیاویەکە و خەڵکەیە لە دوایەوە یەک لەدایک بووە داخڵ بە لیستی بریندارەکان کراوە خەڵکەیە کە لە دەرەنجامی کیمیابارانەکە هیچ نەخۆشیەکی نەبووە داخڵ بە کیمیابارانەکە کراوە و کەسانێکی زۆری وەکو کاکە لوقمان و کاکە کامیل و کاکە عەلی و کاکەکانی تران کە بە فعلی باری تەندروستیان خراپە ئەمانە هەق وایە کە ئەو تیمە کە کاریان لەسەرەکەن ئێمە پەلەی تیانەکان و پشکنینێکی ورد و درشت بکرێت و سوود لە وڵاتانە بگرێت کە دکتۆری تایبەتیان هەیە و دەستنیشانی ئەو ماڵانە بکرێت کە نەخۆشی برینداریان هەیە هیچ پێویست ناکات بەڕاستی حکوومەتێک بەو هەموو ئیمکانیەت زۆر باش نتوانێت چوارێ سەعات دابین بکات ناونیشانی ماڵەکان وەرگێت لە کاتێکە هەچ کاتێک کە نەخۆشێک داوای چارەسەرەکات باری تەندروستی نەخۆشی کیمیاباران وەکو هیچ نەخۆشێکی تر نییە دیارە ئەو نەخۆشانە درێژخایەنن و نەخۆشی سنگ و نەخۆشی چاو دوو نەخۆشین کە ئەو دەرمانانەی کە بەکارە هێنرێ بۆیان بۆ بربەستکردنە ئەنا ئەگینا ڕۆژانە ئێمە نەمان بینین لە ناو نەخۆشی کیمیاباران کەسێک لەو نەخۆشانە بڵێ لە دەرەنجامی 20 ساڵ وەرگرتنی دەرمان باری تەندروستی چاک بوو هەمیشە بەداخەوە ئێمە گوێمان لێو بوو لە مانگی جارێ مانگی دوو جار گوێبیستیەوە بین فلان هاوڵاتی کە نەخۆشی کیمیابارانە بەهۆی باری تەندروستی خراپیەوە شەهید بوو کە ئەمە هەواڵێکی زۆر ناخۆش هەموو ڕۆژێک بۆ ئێمە هەڵەبجەیەکان گێڕانەوەیە بۆ ساڵەکانی هەشتاوەش کە تا ئێستش تاوانی کیمیابارانی هەڵەبجە ئاساوارەکەی زۆر بە قورسی ماوەتەوە دووەم بێ ئاگایی حکوومەتی عێراقیە کە میراتگری حکوومەتی پێشیوە کە تا ئێستشی پێوە بێت نایەتە پێشەوە بۆ ئەوەی کە کار لەسەر ئەوە بکات کە بە جددی و مافی خۆشمانە کە بەڕاستی ڕوبەڕووی حکوومەتی عێراقی ببینەوە لەو ڕۆوە خۆ ئەگەر ئێمە دڵنیابین لەوەی کە حکوومەتی عێراقی نایەتە سەرخەت و حکوومەتی هەرێمی کوردستان ئەوێ سربەخۆیی ڕابگەێنێت با لە سەرەتاوە سربەخۆییەوە ڕابگەێنێت ئەو نەوتەی کە ئەیفرۆشێت پشکێکی تایبەت بە قەرەبووکردنەوەی زیانە مادیەکان بە چارەسەرکردنی بریندارەکان بە باری تەندروستی کە هەڵەبجەیەکان بە لێکۆڵینەوە لە تاک بە تاکی هەڵەبجەیەکان منیش و مامۆستا هەورامانیش پێچی ئەم پرسیارە لە کەناڵەکەی بەڕێستانەوە بانکەین هاوڕابین لەسەرەوەی کە ئیسە باسیەکەین من دڵنیاتانەکەمەوە تا ئێستا سەرژمێریەک نییە لە لای حکوومەتی هەرێمی کوردستان زیانە مادی و گیانیەکانی هاوڵاتیانی هەڵەبجە چەندێکە ڕاستە من قوربانی ماوە کاکەورامان قوربانی ماوە سەر و ماڵمان ڕۆشتووە بەڵام کەسانێکی تریش هەیە لە ڕووی مادیەوە زەرێکی زۆریان کردووە ئەو سەرژمێریە نییە لە لای حکوومەتی هەرێمی کوردستان لە داهاتووە و ئومێدێکیش نییە کە لە داهاتووە من ئومێدم بەوە هەبێت کە نەوەکەم دوای خۆم بەڕاستی خزمەتە کرێت ئومێدێکم نییە کە مناڵەکەم شانازی بەوە بکات کە ماڵە باوانی لە بنەماڵی شەهیدانن زۆر باشە کاگاراس بارێکی دەرونیە کە
بۆتە کێشەیەک بۆ هەموو تاکێکی هەڵەبجەیەکان بەڵێ زۆر باشە بژڵێن مطلقی بیر لەوە بکەینەوە بڵێن هیچ بۆ هیچ کەسێ نەکراوە بە دڵنیاییەوە من بۆ خۆم بێئینسافی ئەگەر بڵێم خزمەت بە کەسوکاری شەیدان نەکراوە بەڵام ئەوەی کە زەرورە بکرێت بۆ لەمە دو تەمەناکەین ئەو تەمەنە کورتەی کە ماومانە ئێمە پێویستیمان بە خزمەتکردن هەیە لە کاتێکە بە هەموو لایەکی ڕاگەێنن خۆمان هەوڵی ئەوە دەین کە حکوومەت بێنینە سەرخەت یەخی حکوومەتەگرین ڕێخی پەرلەمانەگرین یەخی دەسەڵاتدانە نەگرین وەرن خزمەتمانکەن ئەگەر ئیمکانێت و مادیەکە نییە بۆ خزمەتکردنی هاوڵاتیانی کوردستان ئێمەی هەڵەبجەیش بێدەگین بەڵام لە کاتێکا بینین جیاوازی لە بینی هاوڵاتیانە هەیە لە بینی شارێکەوە بۆ شارێکتر هەیە ڕێگە بە ئەم قسەیە ئیزافە بکەمە سەر ئەو قسانی کە خۆمە یکەم کاتێک کە بوجە دانرێت ببوورە کاتێک کە بوجە دانرێت بۆ شارەوانیەکانی هەڵەبجە جیاوازی لە بینی هەڵەبجە و شارێکی ترا ناکرێت کە هیچی لە نەقەوما بێ ئەگەر 20 میلیۆن دینار بۆ مانگێکی شارێکی تر دابنرێت کە تاکە ماڵێکی لێوێنەرن نەکراوە ئەو 20 میلیۆنێش بۆ هەڵەبجە دانرێت لە کاتێکە ژێرخانی هەڵەبجە ژێرخانی ئابووری هەڵەبجە بەدەیان ساڵیتر نایەتەوە سەرخۆی بەڵێ زۆر باشە بەس ئەگەر بە کورتی وەڵامی و پرسیارشمان بدەیت تۆ بەرز دەڵێ خزمەتی کەسوکاری شەیدان کراوە مەسەلەن ئەگەر خزمەت کراوە مەسەلەن بۆ دوای 29 ساڵ نەخۆشخانەیەکی تایبەت نییە وەبەرکەوتوانی چێکی مایوەکو پێویست ئاوریان لێ نادرێتەوە بەڕێزیش باز دەڵێت کە تا ئێستا ئاماریش نییە بۆ زیانەکانی ئەو کارە ساتە ئەگەر بە کورتی بێ سوپاس دەکەین بەڵێ خۆی تا ئێستا ئێمە لەناو وەزارەتی شەیدا سێ جۆر شەید هەیە شەیدی هاوڵاتی هەیە بەداخەوە شەیدی جینۆساید هەیە و شەیدی سەنگەر هەیە واتە ئێمە پلە دووین لەناو وەزارەتی شەیدانە کە 1 و 2 3 هەیە کە ئەوە جێگەی نیگەرانیە دوو بە پێی موچە ئەگەر کەسێک سێ شەیدی هەبێ 1 موچەی هەیە بەڵام لە سێ شەیدەوە بۆ 12 شەید ئەویش بە ئێزافەی موچەیەکتری کراوە واتە 1 شەید تا 3 شەید 450,000 وەرەگرێت بەڵام لە 4 شەیدەوە هەتا 12 شەید 900,000 وەرەگرێت بەڵام بە بەڵگە بەلامانەوە کۆنە مستەشارە 6 میلیۆن دینار معاشەکەیەتی کە کراوە بە شەید لایەنەکانەوە ئەمە جیاوازێکە بەڵام هەر چۆنێک نەبێت لە ناعیلاجی ئاڵێن قەیچێکە خزمەت کراوین بۆچەمان پێدراوە خانوومان بۆ دروست کراوە خانووشمان بۆ دروست کراوە ئێستا خانووی یەک شەیدەکان دروست کراوە ڕێگەمە بۆی ئەو ڕوونکردنەوەی بدەم یەک سلفە دراوە بە ژمارەیەکی زۆر لە یەک شەیدەکان بەڵام بڕۆ لێ پرسیینەوە بکە یەکەم نازانی مەزەری مالیەکە لەکوێیە دوو با جەنابی کە مامۆساورامان وەکۆندا پەرلەمانی ئاشنایی هەبێ ژمارێکی زۆر لە بنەماڵە شەیدەکان تووشی قەرزاری بوون کە دوو دانە ساڵە چاوەڕێیەکەن کە پارەکەیان پێ بدرێتەوە دوێنێ ڕوومان لە بانک کردو بانک نازانێت پارەکە لەکوێ نازانین مەزدەری هێنانی پارەکە لەکوێوە بەڵێ سوپاس دەکەین دواتەگەڕێن وڵای بەڕێستان کاکتۆر ئەگەر گۆڕێن وڵای بەڕێستان سەبارەت بە ئاوڕنەدانەوە لە هەم کەسوکاری شەیدان و هەم لە بەرکەوتوان کەم تەرخەمێکی گەورین دوای 29 ساڵ بۆ نەخۆشخانەیەکی تایبەت نەبێت ڕۆژانە ئێمە هەواڵێکیان لە زدانی بەرکەوتوانی چێکی کیمایی دەبیستین بەڵێ وەکو پێشتریش بەڕاستی ئاماژەم پێکردوە چەند جاری تریش ئاماژەمان پێکردووە ئەوەی کە برای بەڕێز کاک ئاراس فەرمووی خزمەتێکی کەسوکاری شەیدان کراوە بە نسبەتێک لە ڕاستیە ئەوە هەروەکو ئینسافی خۆی وەعاڵێ ئەگین یعنی حەزەکە ئەوەیشی کە کراوە باسکە ئەگین لە ڕاستیدا ئەوەی کە پێویستە هەر حکوومەتێک بۆ هاوڵاتیەکەی خۆی بکات ئیتر هاوڵاتیەکەی کەسوکاری شەهید بێ تەزحیدا بێ نەیدا بێ ڕەمزی مەزڵومیەتی وڵاتە بێ هیچ نیوەی ئەوەش نەکراوە بۆ بەڵام تۆرێک لە جیاواز نیە و دەڵەوەکو شەیدی پلە دووش مامەڵیان لەگەڵدا ئەکری بۆ نمونە طبعا ئەوە یەکێکەوەیەکەکان لە یاساکەداکە لە یاساکەدا هەیە ئەمجار ئێمە ویستمان ئەو یاسایە سەرلەبەری هەر لابن یاسایەک هەیە لە کوردستان سێجار هەموار کراوەوە بە ناوی یاسای ئیمتیازاتی کەسوکاری شەیدان و ئەنفال ئەم یاسایە زۆر ینی نوقسانی تێدایە ینی یاسایەک نییە کە لە مستەوای ینی داخوازیەکانی کەسوکاری شەهیدان و ئەنفال بێ و زوڵمی زۆریشی بەڕاستی لەخۆ گرتو ئێمە ویستمان ئەو یاسایە هەر لابین لەم خولا هەر ئەسڵ ناویشی نێن هەموار هەر یاساکە لابین سەر لە نوێ یاسایەکی تر دابڕێژینەوە بەرنامەمان بۆ دانا پلانی باشمان بۆ دانا وەکو لیژنەی شەهیدان وەکو چەند ئەندام پەرلەمانێک خۆمان لە واقعەکە بووین بەڵام ئەوە بوو نیان هێشت بە حەقەت ئەو پەرلەمان ئاوای لێ هات کە کەس حەسوودی پێ ناخواز و کەس ئاواتی پێ ناخوازێت بەڵێ فعلەن ئێمە ینی ئەتوانین بڵێن بە کورتی
ئەنی خەیر الکەلامی ما قەل وەدەل تاوەکو ئێستا بە شێوەیەکی گشتی هەڵەبجە و دەوروبەری سەی سادق شارە زور خوورماڵ کە ئەوەش بەڕاستی ئەوانیش تەسحیان داوە پێنجوێن بە هەمان شێوە ینی تەسحیان داوە لەگەڵ هەڵەبجا بە حەقیقەت شەهیدیان هەیە برینداریان هەیە میحنەتیان بینەوە ڕووخاون تەدمیر کراون ئەوانیش بە هەمان شێوە بە شێوەیەکی گشتی شتێک نەکراوە کە لە ئاستی پێویستدا بێت بە شێوەیەکی تایبەتیش بۆ کە سوکاری شەهیدان بەڕاستی نەکراوە کاک حەکیم ئەوەی کە کاک ئاراز باسی کرد ئەو خانوانەیشی کە کراوەتەوە بۆ کە سوکاری شەهیدان یەک شەهیدەکان ئەوە لە ژێ ئەوەی نیعمەت بێت ئێستا بۆتە نیقمەت بۆ کە سوکاری شەهیدان ئەزانی بۆ لەبەرەوە ئەوە بۆ چەند ساڵەچێ بۆ زیاد لە 6 ساڵەچێ ئەم خانوانە هەر تەواو نەبوون هەر کۆتایی نەهات کەس نازانێ ئەم پارە لەکوێ وەرگیراوە چۆن دابەژەکرێ من معلوماتمی ئەم پارەیە سیولە بووە بۆ کە سوکاری شەهیدان نەچونەتە ناو خانووەکە دابین کراوە بۆیان کابێ ئەم خانوانە بە سێ وەج بە پارەکان پێ بدەن و کۆتایی پێ بێت هەر لەگەڵ قەیرانی دارایی تەواو بوو هیوا هەیە لە 5 تەواو کرد هیوایە لە 40 تەواو کرد هیوا هەیە تاکو سەقفی بردووە هەموو وەساوە ئێستا لەژێ ئەوەی کە بەڕاستی ئەو خانوانە بێتە نیعمەت وتە نیقمەت بووە وتە گەورەترین کێشەی کۆمەڵاتی دروست کردووە خانوانە بۆ کە سوکاری شەهیدان ئەزانی بۆ چونکە خانووی وا هەیە کاک حەکیم دراوە بە کە سوکاری شەهیدان واریسەکان 5 برا و 4 خوشکن بۆ نمونە 9 کەسن خانوویشی پێدراوە بایی 25,000 بڵێن بایی 25,000 دلار باشە بای 20,000 دلار بڵێن دوو دەفتەر و نیو دوو دەفتەر ئێ باشە ئەمانە تۆ چی بکەن ئەم خانووە چی لێ بکەن ینی چی بکەن 5-6 عایلە بچێتە ناوی ئەم خانوو مەجبور هاتوون لە بینی خۆیانە خانوەکان فرۆشتووە بڵێن بە تۆ بە من بە یەکێکی تر بەو مەرجەیە کە ئەم خانوو سولفەی پێوەربگیرێ ئێستا کابرا کە خانوەکەی کڕیوە نە سولفەکەش وەرەگرێ نە پاری کە سوکاری شەهیدانیش پێدرێ بۆتە گەورەترین کێشەی کۆمەڵایەتی یان بۆ تاواکردن یان تاکو سولفەیەک وەرئەگرێ بۆ نمونە ڕۆشتووە مەوادی هێناوە گەچی هێناوە چی من تۆی هێناوە شیشی هێناوە لە شوێنان لە مەحەلەکان و توی دیکاکە ئەوە من بڵێن مانگێکی تر پارە وەرەگرم لە بانک باشە ئەوە مانگ بوو بە ساڵەوە بوو بە 2 ساڵەوە بوو بە 3 ساڵەوە 5 ساڵ کابراژێ بەرۆکی کە سوکاری شەهیدانەگەڕ ئەلە کاکە فەرمو بێنە پارەکەمان بەرە قەرزەکەمان بەرە ئەویش نیەتی ئەڕوا داوا لە حکوومەتیشەکە حکوومەتیش ئەڵە کاکە ئەوە چۆتە قوڕی شێرەوە ئیدەن کەواتە چه خزمەتێک کراوە بە کە سوکاری شەهیدان ئەوەی کە بۆتە مای نیقمەت بۆمان بەڕاستی زۆر باشە نیعمەت بەس سەبارەت بەوەی کە ئێمە دەبینین بۆ هەمیشە لە ژێر فشاردا بۆ نمونە حکوومەت لە ژێر فشاردا بریاری بە پارێزگابوونی هەڵەبجەی دەرکرد بۆچی ینی هەر دەبێت لە ژێر فشاردا لە ژێر داواکاری خەڵک مەسەلەن ئیش بۆ هەڵەبجە بکرێ مەسەلەن دوای 4 ساڵ لە 13 2014 بڕیاری بە پارێزگا بوون دەرچ تا ئێستاش بە تەواوەتی پارێزگاکە تەشکیل نەبوو ئەنجومەنی پارێزگاکە وەکو خۆت باس کرد لەسەر مەسەلەی پۆستی حیزبی 2 ساڵە پەرلەمان کوردستان بڕیاری بۆ دەرکرد تا ئێستا دەست بەکار نەبووە فشارەکانیشی گوێ نادەنێ خۆزگە فشار تەسیری هەبووە کاریگەری هەبووە چەند ساڵە خەڵکی هەڵەبجە هاوارەکە مزاهرەکە خۆ پیشاندان بەڵام پێ دوای بە فشار بەوانش دەکرا بە فشاریش ینی نا قەسم فشارەکانیش کاریگەریان نەبووە من پێ دەڵێم ینی ئەوە بریندارەکانمانن ئەوە وردە وردە هەموو وەفاتەکەن باشە تاکو ئێسەش نەمان بیست و نەمان بینی بریندارێکی کیمیابارانی هەڵەبجە بێتە سەر شاشەی تەلەڤیزیۆن بڵێ ئەلحەمدولیلا من خوا شیفای دام و مەسروفم بۆ کرا و نەجاتم بوو باشە ئەوە خزمەتکردنی کە سوکاریانە ئەوە بە هەمان شێوە وەکووتمان خانوەکانیان بۆتە نیقمەت بووان ئەوە یادی کیمیابارانی هەڵەبجێ بە بەرچاومانەوە وەکووتمان 5 ملیۆن دلار کتابەکەم لە لای ئەنجومەنی وەزیران هەموو موسەمسەکەکانم لەلایە 5 ملیۆن دلار بۆ یادی کیمیابارانی هەڵەبجە کەچی دوای ئەچین سەیرەکەین 170 دەفتەر دلار دراوە بە 4 سەعات خەیمە نووسراوە باشە 3 دەفتەر دلارمان داوە بەچی وڵا داوامانە بە WC سەفەری بۆ 2-3 سەعات باشە ئەی ئەم 3 دەفتەر دلاری تر چیە نووسراوەوە دامانە بە دەبدەبەی پێڵن چی پێڵن ئەوان نووسیوانە لە قایمەکە بە میزەڵدان لای خەڵکی لایەن پێڵن میزەڵدان هەڵیان داوە بە ئاسمانی هەڵەبجە 5,000 میزەڵان بە 3 دەفتەر دلار باشە جەناوی بەناو هونەرمەندیان هێناوە 5 ڕۆژ پێش یادی کیمیابارانەکە لە یەکێک لە شارەکانە بە عەرزت کەم با تەواوی کەم خزمەتی کراوە باشترین ئوتێلی 5 سێرەی بۆ گیراوە باش خزمەتی کراوە نانی باش پێدراوە ئیسراحەتی باشی کردووە دەی مەسرەفی تەیارە و بلیت و هەموو شتێکی بۆ کراوە
هەتا هاتوۆتە هەڵەبجە لەوێ سرودمان بۆ بڵێ گۆرانیمان بۆ بڵێ کە گۆرانیەکە هاتوۆتە پێشەوە وەڵا بۆچی منتان لە یەکەم کەسادانە ناو بۆچی منتان لەم دووەم کەساداناوە تەواو من گۆرانیەکە ناڵم گۆرانەکەی نەوتۆ گەڕاوەتەوە دوای ئەم هەموو مەسرەفوتیانە فەرمۆمە 2 دەفتەر دۆلار یان دەفتەرە دۆلاریش بە هەدیە بۆ جەنابەت و ئاو بێنە دەست یاخوا بەخێر بێ سەر چاوم بۆ هەڵەبجە زۆر باشە ئەمە چ مەهزەلەیە کە لەم وڵاتە ئەگوزەرێ و گوزەراوە بەڵێ زۆر باشە دو پرسیارم سەبارەت بە مەسەلە ئێوە کەوتت وەکو پێویست ینی بۆ نمونە بەرکەوتوانیتێکی کیمیاوی دیکۆمنت نەکراون ینی بۆ نمونە ڕۆژان لەناو دەچن بە سەبارەت بە وێنەکان بۆ نمونەیەکی لە وێنانوێنەی بەڕێستە بۆ نمونە و کەسانی کە شاید حاڵی ڕووداوەکەن بۆ نمونە توانراوە ببرێنە دەرەوە لە کۆنگرە و نێودەوڵەتیەکان سوودیان لێ ببینرێت بەخێر بەڕاستی ئەگەر بە کورتی بێ سوپاس بە شێوەیەکی گشتی باسی ئەەکەمەوە بەوەش کە جەنابەت باسی ئەو وێنەی ئێمە کرد ئەو وێنەی ئێمەکە یەکێکە لە وێنە پڕتراژیدی ئامێژەکان یەکێکە لەو بەڵگانەی کە پێویستە بە بەڵگە بهێنرێتەوە ینی جیاوازی سیاسیمان لەگەڵا کراوە من چەند جار پێم وتراوە لەلایەن ئەو دەسەڵاتدارانەوە توانە مامۆسا بەڕاستی تۆ ئەو خاوەنی ئەو وێنە و تراژیدیا گەورەیە کە یەکێکە لەو وێنانێکە هەتا بێ کورد شانازی پێوەکە ڕەمزی مەزلومیەتێکە و کێشەکەت بە زیندوی ئەهێڵێتەوە تۆ لەبەرەوەی ڕیشت هەیە باشە ئەم قسەیە ئەم قسە سوێرە چی فەرقێکی هەیە لەگەڵ ئەو معاناتی کە سەدام ڕژێم هێنای بەسەر ئەم میلەتە لەبەرەوە بەداخەوە ینی لەوەی شابەڕاستی جۆرێکی تر لە زوڵم و لەستەم کراوە بەرامبەر بە کەسوکاری شەهیدان و بەرامبەر بەوانەی کە دیکۆمنتیان هەیە و دیکۆمنتەکانیان کێشەی ئەم میلەتە بە زیندویی ئەهێڵێتەوە بەڵام بە هەر حاڵ ئێمە من وەکو خۆم وەکو ئینسانێکی مسلمان و وەکو کەسێکی حاڵی لە ئیسلام پێم وایە کە ئەو دنیای هەروە ئاگوزەراوە و هەروە ئەگوزەرێ و بەڕاستی من چاوەڕوانی هیچ خێرێک لەمانە ناکەم چاوەڕوانی خێرشم لێ نەکردوون دەکەی بەڵێ چاوەڕوانی شەڕ وڵی چاوەڕوانی شەڕ بکەین و نەکەن ئەوە هەر خۆیان سەراپیان هەر شەڕە بەڕاست دەکەم زۆر سپاس میلەتە بەڵام من سواسی ئەو میلەتە ئەەکەم کە توانیان کە لە هەڵبژاردنەکانە دەنگمان پێبن کە بچینە پەرلەمانی کوردستان بۆی دیفاعیان لێ بکەین لەوەیشە هەمتر زوڵمێکی تریان لێکردین ئەوە بوو نەیانهێش کە خزمەتی ئەو میلەتی خۆمان بکەین و بە زەبری شەق و گولە و تفەنگ و پۆلیس بڕۆن خۆ حافیستان بێت بەڵێ سپاس دەکەم کاک ئاراس ئەگەر دەقێکیش بۆ بەڕێستان سەبارەت بەوەی کە چی بکرێت بۆ کەسوکاری شەهیدان لەم ساڵیادەداوە بۆ قوربانیانەوە بۆ تاقانەکانیان فالیش کە بەڕێشتان یەکێکن لە تاقانەکانی ببوورە هەڵەبجە سپاس بۆ بەڕێزت من بەڕاستی تەمەناکەم هەموو شتێکان بە بەرنامە بکرێت و هەمووی بە دیکۆمنت بکرێت و لەسەر ئاستی نێودەوڵەتیەوەی کە هەوڵ درراوە بەڕاستی لەسەر ئاستی کەسایەتیەوە لە سەراستی ڕێکخراوەکانە هەوڵ بدرێت بە جددی تا حکوومەتی عێراقی نەهێنێتە ژێرباریەوەی ببێ بە ئەندامی دادی نێودەوڵەتی ئێمە ناتوانین لەسەر ئاستی نێودەوڵەتی کار لەسەر بە جینۆساید ناسەرنی کەسی کیمیابەرانی هەڵەبجە بکەین و هەوڵ بدرێت نوێنەرەکانی کورد لە پەرلەمانی عێراق و لە گفتوگۆکانیان لەگەڵ حکوومەتی عێراقی بهێنە ژێرباریەوەی کە وەفدەکانیان سەردانی هەڵەبجە بکەن و بەرنامە و پلانیان هەبێ بۆ خزمەتکردنی شاری هەڵەبجە و کار لەسەرەوە بکرێت بەڕاستی کە کاتێک باز لە چارەسەری بریندارەکان ئەکرێت بۆ یەک جار کاریان لەسەر بکرێت بۆ ئەوەی تا بەرنامەیەکی تۆکمیان بۆ دابنێت لەسەر مەسەلەی تاقانەکان بەڕاستی من سپاسی مامۆستا هەورامان و هاوڕەکان یەکەم کە پرۆژە یاسایەکیان دابەزاند بەڵام جێگەی نیگەرانیە لە ساڵی پاریسەوەی من سەردانی سەرۆکایەتی هەرێمان کرد هەتا بەڵێ سپاس دەکەم کاگاراس ببوورە کاتمان نەما لە مەڕاستیما پێناسەیەکی زۆر سپاس دەکەین بەڵام پێناسەکە تەمەناکەم و پێناسەیە بێت کە لە فەرمانگەکانە حرمەتی لێ بگیرێت ڕێزی لێ بکرێت بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ئاراس ئابی جێگەی سەرۆکی کۆمەڵی قوربانیانی هەڵەبجە کە لە هەڵەبجە لەگەڵ مامو هەرا زۆر سپاس بۆ دکتۆر ئەورامان گەچینە ئیندای پەرلەمانی کوردستان کە لە ستۆری سەرەکی لەگەڵ مامو سپاس بۆ میرانی ڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان